لە دڵما هێندە پیرۆزی لەبەر چاوم هێندە جوانی گەرکە نەفانی و حەمزاتۆف لێم زیز نەبن هەم قودسی هەم داغستانی. گوندی هاوار مەڵبەندی سەرەکی یارسانەکانی باشووری کوردستانە. لە زۆربەی ناوچەکانەوە بۆ گەشتی ئاینی و جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکان سەردانی دەکەن. سەراو، دوودەرە، باوا ئەسکەندەر، شاخوشین گرنگترین ئەو شوێنە ئاینیانن لە هاواردا ناسراون. هاوار وشەیەکی هەورامیە لە منتیقەی هەورامانە، سەروە هەورامانە، پێک هاتووە لە دوو دەنگ هاوار هەردووکی ها دەنگەکە بۆ ئاگاداری وار خوار هەورامیە ئەنجا ئەدرێ لە یەک هاوار ینی شوێنەکەی چاڵە جۆغرافیە ناوەکە. هاوار لە ئەم دێیانە لە کاتی خۆیان هەوارە کۆن بووە کە هەوارە کۆن بووە و دەرەتوێ ژەر بووە، بەڵام هاوار لە چەند شوێنێک دێهاتەکە بووە. وەکو ئەمە ناویەی پێژن کە ئەچی بۆ سەر قەبرانەکە گەورەی ینی زۆری دیەکە لواوەسە. هەندێکیشی لە نزیکی قەڵای سایقەڵایە دیارە وەکو پاسەوانی ئەو قەڵاوونە وا بووە لە دەوروبەری قەڵاکەوە پێژن کەلارەی سۆڵە ئەوێشە هەر دێوە لە چەند شوێنێکی بڵاوە هینیان هەیە هەر لەو بەرۆ پشتی ئاشەکە پێڵێن کێڵە سووتیان ئەویچ کێڵیانی خانەیانی ئەوی چەند ماڵێکی تیاوە ئەو وەختە خانە هەروە وەکو ئەشکەوتێک دروست کریا ئەیسەیچە زۆر لە ئەدەبیاتی جافەکان و خانوو ئەڵێن کێڵ. کاکەی وشەیەکی کوردیە ینی برازانی برایەتی. لە عێراق پێمان ئەڵێن کاکەی، لە ئێران پێمان ئەڵێن ئەهلی حەق، لە تورکیا و لە سووریا بەکتاشی و عەلەوی. بەکتاشی دینەکەیە، عەلەوی شەریعەتەکەیەتی شەرعی دینەکەیە بەرەو تۆزێ بەرەو شیعەگەری ڕۆیگە زۆر لەسەری بەکتاشیەکە نەماوە. دروزیەکانی لە لبنان و سووریە و ئەو ناوە ئەوانیش هەر کاکەین پێیان ئەڵێن دروزی، بەس ئێمە یەکتریمان نەبینی هێشتاکە. ینی چرخەکە ئەمەنە قەرباڵخە شڕ و هەرا و هوریا نە ئەوان توانیانە بێن ئێمە ببینن نە ئێمە توانیمانە بچین ئەوان ببینی، بەڵام ئەزانی هەیە. ئەینجا ئەمە دینێکی کوردیە، زمانەکەی هەورامیە، زمانی زەردەشت پێغەمبەر. میوزیک یەکێک لە پایە گرنگەکانی ئەم ئاینەیە. هیچ مەراسمێکی ئاینی بەڕێوە ناچێت بەبێ بەکارهێنانی میوزیک. لە ناو ئامێرە میوزیکەکاندا بە تەنها تەمبور گرنگی پێدراوە و لای ئەوان پیرۆزە و بڕوایان وایە لە پێش خوڵقاندنی یەکەم مرۆڤەوە تەمبور هەبووە و هەر بەهۆی تەمبورەوە ڕۆح چووەتە ناو یەکەم تەنەوە. تەمبور بەپێی ئەو لێکۆڵێنانەش کرێکە بەم دوایە کرایەکێکە لە ئامێرە کوردیەکان بەبێ هیچ گومانێک. پەیوەندیەکەشی باینی یارسانەوە پەیوەندیکی زۆر زۆر بەهێزە. ئەویش پەیوەندیەکە ئەوەیە مەسەلەن ئاینی یارسان هاتۆ پارێزگاری لێ کردووە بەپێی ئەو ناوچانەی کە لە ئاینی یارسانە هەمانن، بەپێی هەر ناوچێک ئێمە مەقامی جۆرا و جۆرمان هەیە
کە تایبەتن بە تەمبور و لە ئالەتەکانی ترا ئێمە مەقامانەمان نییە تەنها لە تەمبورە هەمان کەواتە ئەمەوەمان بۆ دەرەخە کە ئامێری تەمبور ئامێرێکی کوردیە اینجا ئاینی یارسان هاتۆ پارێزگاری لێ کردووە وەیەکێکە لە ئامێرە پیرۆزەکانی ئاینی یارسان لە بەرەوەی لە مەجلیسە ڕۆحانیەکان لەو دانیشتانەی کە زکری یارسانی تیاکرێ هەموو ئەوانەی کە پێویستە بژێنرێن بە ئامێری تەمبورە ژێنرێن و کەرەستەیەکە بۆ ئەوەی کە تۆ مەسەلەن پێی بچیتە حاڵ و پێ بڕۆیتە زیکرەوە کە وەسڵ بیتەوە بەو تاقە گەردونیە کە لە وجودا هەیە. یارسانەکاندا و یەکەمین گروپی میوزیک کە ناوی هێنرابێت گروپی 990 شاخوشینە لە دەورەی پەردیوەریشدا سوڵتان سەحاوک گروپی 7 سازچی و 7 ژەنیار و 7 کوتاربێژی هەبووە لەم کەلامەدا هاتووە دەڵێت یار دیدەکاونی بنیامین ساوزە پیر موسا و سیم و داوود ئاوازە. ئێمە حوزەی گۆران و حوزەی سەهنەمان هەیە لە ڕۆژڵاتی کوردستان کە تەمبورژەنێک یەکجار زۆر لەوێ و ئەوێش تا ڕادێک سەرچاوەیە بۆ و تەمبورژەنەکانی تر. مەسەلەن ئەو ئاوازانی کە لە ناوچەی گۆران هەن کە لە ناوچەی سەهنە هەمان مەقام هەمان ناو بە دوو شێوازی جیاواز بە دوو شێوازی وتنی جیاوازی چکە هەموو مەقامەکانی یارسان وتنی تایبەت و دەقی تایبەتیان لەگەڵایە. ئەم وتنانە و ژەنینیشیان لە ناوچە بۆ ناوچەیەکی تر فەرقەکە ئەمەش بۆ دەوڵەمەنی ئاوازەکان ئەگەڕێتەوە لە ڕاستیە لە تەمبورە بۆ هەر مەراسیمێک بۆ هەر بۆنەیەک بۆ هەر یادێک ئێمە ئاوازی تایبەتمانێ مەسەلەن لاوانەوەی مناڵمان هەیە کە کاتێک خەویە پێڵەن لاوە لاوە وەکو بۆ وەکو لایە مەسەلەن بۆ خەواندنی مناڵ یا مەسەلەن بۆ کاتی شیوەن ئێمە ئاوازمانەیە بۆ کاتی کە شاییە لە کاتی ئاهەنگ و شایەکانە ئاوازمان ئاوازی حەماسیمان هەیە کە کاتی خۆی بە حکمی ئەم ناوچەیە زۆر جەنگی تێکەوتووە هەمومان شایەتی ئەوە زانین کە ئەم جەنگانە ئێمە ئاوازمانێ پێنەوتری ئاوازی حەماسی زیاتر کە بۆ کاتی جەنگ ئەم ئاوازانە بە جەماعی ژەنراون ینی ئێمە بۆ هەموو بۆ نەویادێک بەڵێ ئاوازی تایبەتیمان هەیە. مێژووی هاوار وابەستەی مێژووی هەورامانە لەگەڵ هەمان جوگرافیادا و پێناسەکراوە مێژووی ئەدەبیاتی هەورامان لە تێکستەکانی یارسانەوە دەست پێ دەکات. گوندی هاوار هەڵکەوتەی جوگرافی ئەکەوێتە 15 کیلۆمەتر لە دووری خۆرهەڵاتی شاری هەڵەبجەوە و لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی بیارەیە و ناحیە بیارەی شێکێکە لە ناحیەکانی پارێزگای هەڵەبجە و کەوێتە هەورامانی لهۆنەوە واتە ئێمە لە ڕووی جوگرافیەوە سەر بە هەورامانی لهۆنین لە ڕۆژهەڵاتی هەڵەبجە. ئەم گوندە لە سروشتەکەی ناوچەیەکی شاخاویە باخ و باخاتێکی زۆری هەیە و سەرچاوی ئاوەکانی ئاوی کانیاوە. ئەم گوندە پێش ئەوەی کە ساڵی 1970 گوندەکان بار بکرێت لەسەر دەستی ڕژێمی بەعەس ناوچەیەکی ئاوەدان بووە و ژیان لێرەیدا هەموو چالاکیە کشتتوکاڵیەکان بە باغداری و کشتتوکاڵ و ئاژەڵداریەوە لێرە خەڵک بۆ جۆرە کارانەوە سەرقاڵ بووە و ژمارەی ماڵەکانیشی ئەوەی کە ئێستا هەیە هاوار بەهۆی ئەو ڕاگواستنەی کە ئەو بارودۆخە سیاسی بەسەریا هات و ڕاگواستن و دواتر بەهۆی ململانی سیاسیەکانەوە خەڵکەکەیشی دابەش بووە بەشی زۆری لە هەڵەبجەی شەید نیشتەجێ و دانیشێ و بەشێکیشی لە هەڵەبجەی تازە بوو بەڵام هەتاوانەی هەڵەبجەی تازە بەشیان هەرباری کردو بۆ سلێمانی و ژمارەیەک لە عایلەکانیش لە هەولێر و سلێمانی ئێستا نیشتەجێن کە نزیکەی بە 600 خێزان خەمڵێن. بێگومان زۆر بەمان نەزانین کە فۆتۆ
ڕزگارکردنی ساتێکە و کاتێکە لە فەوتان یعنی ئیشکردن لە نەمریە یعنی ئەو وێنانەی کە هەیە بڵێ ئەتوانی بڵێ چیرۆکێکی زۆر باشی ئەم گوندە ئەگەڕێتەوە هەرچەند کەمن ینی لە چاو چیرۆکە گەورەکەیە کەمە فۆتۆکان کاری خۆم نین هەمووی چەند دانێکی تایە کاری خۆمە ئیتر ئەوانی کە جیاواز بووە هەبووە مامۆستا بۆ لێرە لەم گوندەیشی کردوەکو ڕۆحی شاد بێ ئازار حەمدی و زیاتر خەڵکی گوندەکە خاڵە جاسموانە وێنیان گرتو خۆم هەندێک وێنم گرتووە و کاتی خۆشی کە گیراوە ینی قەت ڕۆژان بیرمان لەوە نەکردوەوە کە بڵین ئاوای لێبێت ینی ڕووداوی تایە بڵێن زەماوەنەکانی تایە زەماوەنەکان چۆنن هینی تایە ئەو مەراسیمانە کە ئەڕۆی بۆ سلتانی سحاق ئیتر تایەتی بڵێن وێنەی خۆمە لەگەڵ خێزانەکەمە کە بە وڵاق ئەڕۆین ئیتر ینی کەسایەتیەکان چیرۆکی تایبەتی خۆیانیانە ینی تایەتی لە شەڕی فەلەستینا بەشداری کردو و مەدالیای وەرگرتووە لە ناوێنەکانە هەیە قوتابخانەی کچان لە هەفتاکانە ئەمانە هەموو ڕووداوە لە هەفتاکانە کچەکان هەموو چەند جوانن بە جلی کوردیەوە هەمویان هەموو جلی کوردی لە بەرایە قوتابخانەی کوڕان کە زۆر وردەبییتەوە لە وێنانە ئەبینیت خەڵکەکە جلەکانیان چەند سادەیە بەڵام هەمویان دڵیان خۆشە کاتێک کە ڤانکۆک ڕسمی کورسیەکەکە ئەو کاتەڵەن کورسی بۆ دانیشتنە بۆ نییە تۆ ڕسمیکەی ڤانکۆک خیشوەڵامەکەی وێڵێ و کورسی هەڵگری کۆمەڵە چیرۆکی زۆر زۆر و خەڵکی کە لەگەڵی دانیشتووە هەموو بیرەوەریان لەسەر و کورسیە بەجێ ماوە جا ئەمانش کە لێرە هەیەتیایەتی کە ڕاستەوخۆ من چیرۆکەکانیان نەزانم بۆ نمونە سعاتێک هەیە کە سعاتەکەینی باوکمەکە لە دەستیا بووە بڵێن ئالێرە بە حاڵ ماوەتەوە قایش و شتەکەی نییە بۆ نمونە ئەمە ینی ئێستا کاوە دەستیەوە میتر تۆ دەست لەو هەموو بیرەوەریەی کە لەگەڵ باوکی خۆتا هەو بووە ئەمانەی کە ئیبینی ئەم فەرشوشتە هەمووی خەڵکی ئاوایە کە بە دیاری بۆیانێ ناوم کە بەڕاستی منەگەرەمە هەبێ دڵم نابە دیاری بیەم بە هیچ کەس ئەو نەبەخشندن هەموو شتانەی کە ئیبینی خەڵکەکە هێناوێتی ئەو چرایە کە لەوێایە ئەمە تەمەنی 60 ساڵە ئەمە کیمیاوی هەڵەبجەی بینیوە ڕەوەکەی بینیوە دوای ڕاپەڕین و هاتنەوەی بینیوە جوانەکەی ئەوەیە ئەو جامەی یعنی بلورەکەی بلووری پێڵێنیان چی ئێمە جامی پێڵێن جامەکە هەر ئەسڵەکەیتی نشکاوە جا سەیری سەلیقەی و ئینسانەکە ئەو ژنەی کە ئەمەی لە وەختی کیمیاویەکە بردووە لەگەڵ خۆی بۆ ئێران دوای لە ئێرانەوە هێناوێتی دوای لە ڕەوەکە جاری کە ڕۆشتەوە یعنی ئێستا بۆ من ئەو ژەنگ و شتەی کە لە سەرەتی هەڵگری ئەو چیرۆکەیە و قەت لەگەڵەوە شانیم ئەمانە پاک کرێتەوە ینی من ئەم ژەنگانەی لێکەمەوە و چکە ئەوە هەڵگری بیرەوەریەکەیەتی ئیتر کاتی ئەمە لە ڕۆژی بەخشینە پێشکەشیان کردم وتیان لە لای تۆ ئەمێنێتەوە بەڕاستی من زۆر زۆر دڵیشم پێی خۆشە زۆر ینی هەڵگری چیرۆکیەکە ئیتر ئەو باوەڵەی کە لەوێایە باوەڵە سەوزەوە دایکم کاتێکە شووی کردووە لە هاوارەوە ئەو باوەڵەی هەبووە هێنایانە بۆ سلێمانی کە من باوکم خەڵکی سلێمانیە ئەمانە هەمووی چیرۆکی خۆی ئەو دارانەی کە پاراسوومەوە دارقە زوانن چیرۆکی سووتانەکان هەیە ئیتر بەڵام پێویستی بۆیە کە چاوێک یعنی چیرۆک هەیە بەڵام چ گوێیەک ئەیبیستێت چ چاوێت توانای بینینی هەیەگینە هەموو شوێنێک چیرۆکی خۆی هەیە وڵی لە هاوارە دوو جۆر مێشە هەنگمان هەیە ینی ئەوانەی کە مەڕمانەیە و بزنمانەیە ینی مەڕەکان ئەوانن کە فەقیرن بزنەکانیش ئەوانن کە ینی پێوەدەن ینی یەکسەر ئینسانیان بینی یەکسەر بەڕۆڕوویان ئەو دوو جۆرە ئیتر جۆری تر هەیە تێکەڵبۆی لە ئێرانەوەیەت کرۆنۆڵیمان هەیە ئەفغانیانی ئەوە نەوەکانمان زۆرە بەڵام پێکاتوە لەو دوو شێوە مەڕ و بزنمانەیە ئەینجا پێکاتە هەنگ خۆیشی لە ناوە پێکاتەیەکی ینی تۆکمەی هەیە پێک هاتووە لە شا سەرپەرشتی کوورەی هەنگەکەیەکە کە شا مێنگەیە ینی مێیە شای ئەوە کە سەرپەرشتی هەنگەکەیەکە دوای ئەوە نێری تایە دوای ئەوە پاڵەی تایە ینی ئیشکەرەکان بۆ کۆکردنەوەی
هەنگوێن ینی لە سێ ڕەگەزن شا نێر پاڵە ینی ئیشکەرەکان. بەڵام ئێمە بەعام لە هاوارە ئێمە شەکر نادەین بە هەنگ هەر لەبەرەوەیە هەنگەکانمان ئەو ساڵە هەنگوێن بکەن ئەیکەن نەیکەن ئیتر شەکریان نادێنێ زۆربەیشی لێیان ئەمرێت یعنی ئێستا من ساڵی وا بووە 6 هەنگم مردووە لەبەرەوە شەکرم پێ ناوە شەکریشی پێ نەدەی ناتوانێت بژی لەبەرەوە هەنگوێنەکەی ئەسڵ نەبێت ئەبەر لەبەرەوە ئەسڵ بێت شەکری نادەینێ هەر لەبەر ئەو هۆیەیە هەنگ لە هاوارە ینی کەم ساڵ ئینە کەم ساڵ هەنگوێنەکات هەر لەبەرەوە مشتێریەکانیشمان داوای هەنگوێنی ئەسڵمان لێیەکەن ئێمە هەر ساڵی هەنگوێ نەبێ ئەتوانین هەنگوێ نام دەینێ هەموو ساڵێ ناتوانین هەنگوێن دەین چکە ساڵی شیلە نەبێ ناتوانین. سروشت لای کاکەیەکان پیرۆزە و پاراستنی بە ئەرکی ئاینی دەزانن. لە ناو ئاینەکەدا ئاماژە بە چەند میوەیە کراوە و لە مەراسیمەکاندا لەگەڵ خوانی سەرەکیدا بەکاردەهێنرێت. دیارە ئێمە وەکو کچان و ژنانی گوندی هاوار هەمیشە ینی بە پێی وەرزەکان لە ناو گوندەکەمانە بە پێی وەرز شێوازی ئیشکردنمان ئەگۆڕێ. لە وەرزی بەهار بە تایبەتی بۆ هاوکاریکردنی خێزانەکان ژنەکان لەگەڵ هاوسەرەکانانایەن لێرە خەریکی باغداریە بن لەگەڵ کۆکردنەوەی بەروبووم. ئێستا وەرزی بەهارە خەڵک زۆر دەستی کردو بە کۆکردنەوەی گەڵامێ و یاخود بۆ چێژ بەکارێنێ هەڵێگرێ بۆ وەرزی زستان ئەمە یەکێکە لە ئیشەکان هەروەها لە مانگی 5 و 6 وەرزی کۆکردنەوەی تومان هەیە کە ئەویش بە هەمان شێوە تو چنینەوە هەر هاوسەرەکانیان هاوکاریانەکەن لە پاکردنەوەی بنی تووەکان گستیانیان بەڵام تو کۆکردنەوە ئەمانە ژنانەیکەن. لەگەڵ هەموو ئەوانەشە بەپێی مەسەن بۆ نمونە لە وەرزی پایزە زۆرینەی ئەرکی ژنانە لەبەرەوە پیاوان لە وەرزەکانی ترا ئاودێرانیان هەیە چێڵانی باخەکانیان هەیە ژنان خەریکی کۆکردنەوەی بەرهەمەکان بۆ نمونە لە گوێستەکانن زۆر ژنان خەریکی کۆکردنەوەی گوێزەکانن هەروەها لە ڕووبەنار دروستکردنی هەر جۆرە سرکە و میوەیەکی لە میوەکان هەموو ئەمانە ژنانەیکەن. گوێزانە ئەکسەریە ئیسرائیلی ئێمە سێ گوندین گوندی هاوار کە هاوار گوندێکی گەورەترە لە گوندەکانیدا هەروەها گوندی هەوارەکۆن و دەرەتوێش ئێمە هەڵکەوتەی ناوچەکەمان حدودین لەگەڵ ئێرانە و تێکڵاوین لەگەڵ ناوچەی هەورامانە هەروەکو هەورامی خۆمان داوەتە خەڵم ئێمە لەم ناوچەیە پیشەی سەرەکیمان ئێمە لێرە باغداری بووە حیوانداری بووە لەگەڵ وڵاغداریش ینی وڵاغداری بۆ حدود لەگەڵ ئێرانە بۆ هەڵەبجە بۆ تەوێڵە ئەو شتانەمان کردووە زۆری سەرچاوی ژیانی ئێرە خەڵکی هاواریش بەڕاستی کاتی خۆی بنێشت بوو بنێشت سەرچاوەیەکی زۆر گەورە بووە لەگەڵ گوێزە ئەم دەی ئێمە کۆمەڵێ سەرچاوی ئاوی هەیە وەکو شنەروێ دواوان سۆڵە نۆمدەرە
هەمکار ئاوی تەوێڵە و بەڵخە و ئەوانە چەمێکی گەورەیەتەوە ناو دێگەمان ئەوەش ئاودێری پێەکەین ئەمە لە گوندی هاوارە ئاوەکان ئێمە بەکاری هێنین بۆچی بۆ ئاودێری بۆ ئاو خواردنەوە وەکو چەمیشنوێ وەکو کانیەکانی چەمیشنوێ بریتین لە چەمەکەری تاریکەڵێن وەزیاڵ ئەلبەتە ئێمە ئەم باخانە بە پێی کات دابەش کراون وەختی خۆی پێش ئێمە دابەش کراون بە سەعات دابەش کراون ئەلبەتە هەموو کەسێ بە پێی باخەکەی خۆی وەختە چەند دۆنم بووە چۆن بووە ئاودێریەکەی چۆن بووە تەوەزی ئەیان کردوون زۆری بە پێی سەعاتە ئەوەشی بە پێی سەعات نیە ئێمە هەمومان خزمی لە بینیەکە مەخسە منە ڕۆ باقی ئەوە ئاو دێرمەوە دێ باقی من ئاوە دێرە هیچ کێشە و مشکی لێکمان تا ئیزادێ نەبووە ئەوەی کەوا نۆرە ئاودیە ئاوی ئاوەکەی من ئێستا مناوان باقی خۆمە دێرم ڕاتە خوارەوە ئەو ئەوی در باقی پێ دێرێ ئەوی ترە ڕاتە خوارەوە باقی پێ دێرێ ئەوەی کەوا نۆرە ئاودی بەڵام ئەکسەریەتی نۆرە ئاوە بەروبوومی ئێرە زۆری گوێزە ئەوەی کەوا خەڵک پشتی بێ بەسێ گوێزە دوای گوێز هەنارە قەیسی لێ توی لێ قۆخی لێ هەڵوژەی لێ ترەی لێ ئەلبەتە ئیتر ئەو میوانێکەوە لە ناوچەی هەورامانە هەبێ لێرەش هەمووی هەیە شێوەزاوری هەورامی زمانی نووسینی تێکستە پیرۆزەکانی یارسانە هاوکات ئەماینە بووە بە پشت و پەنا و پارێزەری دیالێکتی هەورامی پەیوەندی هارمۆنی یارسان و هەورامیەکان هێندە قوڵە ناتوانرێت باس لە یارسان بکرێت بەبێ هەورامان یان باس لە هەورامان بکرێت بەبێ یارسانەکان.